بنەماڵە ڕۆحیەکەی خوددا بۆ ئەوەی ببین بە بنەماڵە هەتاهەتایی خوددا دەبێ باوەڕ بە عیسای مەسیح بهێنین و بەخششی ڕزگاریەکەی وەربگرین. دەستەواژەی سەرەکی ئەم بنەمایە بنەماڵە هەتاهەتاییە. لەگەڵ ئەوەش ئەوەی جێگای گرنگی پێدانا لەم بڕگا کتێبیەدا ئەوەیە کە عیسا بنەماڵە زەمینیە تایبەتەکەی خۆی بەکاردەهێنێت بۆ ئەوەی نمونەیەکی ڕوونمان بۆ بدات دەربارەی بنەماڵە تا هەتاییەکە، بنەماڵە ڕۆحیەکە. ئەوەش لێرە لە ئینجیلی مەتا دەبینین بەشی 12 سەرەتای ئایەتی 46 لە کاتێکدا کە عیسا قسەی بۆ خەڵکەکە دەکرد، دایک و براکانی لە دەرەوە ڕاوەستا بوون داوایان دەکرد لەگەڵی بدوێن. کەسێک هات و پێیگوت: وا دایک و براکانت لە دەرەوە ڕاوەستاون دەیانەوێ لەگەڵت بدوێن. ئەگەر ئینجیلی مەتا بەشی 13 بخوێنینەوە دەبینین کە براکانی عیسا یاقوب و یوسی و شیمۆن و یەهوزا بوون. کتێبی پیرۆز دەشڵێت کە خوشکێکیشی هەبوو. ئەوە واتە دوای ئەوەی کە عیسا لەدایک بوو، یوسف و مەریەم بە شێوەیەکی سروشتی منداڵی دیکەیان بوو. لە کتێبی پیرۆزدا ڕوونا کە عیسا خوشک و برای هەبوو، کەواتە دایک و برایانی لە دەرەوە ماڵەکە ڕاوەستا بوون. دەزانین کە بنەماڵەکەی ڕەتیان کردەوە. هەروەها دەزانین هەڵوێستی مەریەمی پاکیزە چی بوو، دەزانین چه هەستێکی هەبوو بەرامبەر بە عیسا، بەڵام دەزانین چۆن براکانی ئەو ڕاستیەیان پێ ناخۆش بوو کە عیسا فەرمووی: من مەسیای چاوەڕوان کراوم. بێگومان ڕەتیان کردەوە، بەڵام لە کۆتاییدا زانیان کە عیسا زیاترە لە برایەک، بەڵکو کوڕی خوددایە. ئەوە لە ژووری سەرەوە لە ڕۆژی پەنجایەمین هاتە دی، چونکە لە سیپارەی کردداری نێردراوان بەشی 1 و ئایەتی 14 دەخوێنینەوە. با لە بیرشمان بێت کە ئەوە ڕوویدا دوای ئەوەی عیسا بەرز بووەوە بۆ ئاسمان و دوای ئەوەی پێی فەرموون بگەڕێنەوە بۆ ئەرشەلیم و لە ژووری سەرەوە دانیشن و چاوەڕێی ڕوحی پیرۆز بکەن. هەموو بە یەک دڵ بەردەوام بوون لەسەر نوێشکردن لەگەڵ ژنەکان و مەریەمی دایکی عیسا و براکانی. دەقی کتێب ناڵێت براکانی لەوێ بوون، ڕەنگە گەڕابوونەتەوە بۆ ناسیرە، بەڵام براکانی هاتن بۆ ئۆرشەلیم و لەوێ بوون کاتێک ڕوحی پیرۆز دابەزی. بێگومان خوددا براکانی عیسای بە شێوەیەکی بەهێز بەکارهێنا، بە تایبەت یاقوب و یەهوزا، چونکە یاقوب بوو بە پێشەوای شێخانی کلیسای ئۆرشەلیم. یەهوزاش کە دواتر بە تەداوست ناوبرا نامەیەکی زۆر گرنگی نووسی لە پەیمانی نوێ، ئەو نامەیەش پێش سیپارەی ئاشکرابوون نووسراوە. بە سروشی ڕوحی پیرۆز یەهوزا نامەیەکی بچووکی نووسی، بەڵام بەهێزە، سەبارەت بە شێوازی ڕەفتارمان لەگەڵ باوەڕە سەختەکان، پێغەمبەرە درۆزنەکان. کەواتە بە شێوەیەکی سەرەکی ئەو خوشک و برایانە لە سەرەتاوە عیسایان ڕەت کردەوە، بەڵام لە کۆتاییدا تێگەیشتن و باوەڕیان پێهێنا، نەک وەکو برایەک، بەڵکو باوەڕیان پێهێنا وەکو کوڕی خوددا و ڕزگارکەریان. جا کاتێک براکانی لەگەڵ مەریەمی پیرۆز لە دەرەوەی ماڵەکە بوون دەیانویست قسەی لەگەڵ بکەن، عیساش لە ناو ماڵەکە بوو. بێگومان ئەو ماڵە گەورە بوو چونکە خەڵکێکی زۆری تێدا بوو. با بزانین کتێبی پیرۆز چی دەڵێت. ئەویش وەڵامی دایەوە و فەرمووی: دایکم کێیە و براکانم کێن؟ ئێنجا دەستی بۆ قوتابیەکانی ڕاکێشا و فەرمووی: ئەوە تا دایک و براکانم. دوای ئەوە عیسا فراوانتر ڕوونی دەکاتەوە و دەفەرموێت: چونکە ئەوەی خواستی باوکم ئەنجام بدات کە لە ئاسمانە، خوشک و براو دایکمە. ئەوەی عیسایش کۆدار کردی ئەوەیە کە پێناسەی کلێسامان بۆ دەکات، نهێنیەکەمان پێشان دەدات کەوا ئاشکرا دەبێت. عیسا شکۆدار دەست دەکات بە ئاشکراکردنی ئەم نهێنیە. ئەوەش لە نامەی پۆڵس بۆ خەڵکی ئەفەسۆس دەخوێنینەوە.
لەوێدا پۆلیسی نێردراو دوای چەند ساڵێک ئەم نهێنیە ئاشکرا دەکات. بە خوێندنەوەی ئەم نامەیە دەتوانن لە تێگەیشتنی من لە نهێنی مەسیح حاڵی بن. ئەو نهێنیە بۆ هیچ کەسێک لە ناوەکانی پێشتر ئاشکرا نەکراوە، وەک ئێستا بە ڕۆحی پیرۆز بۆ نێردراو پیرۆزەکانی و پێغەمبەران ئاشکراکرا. دەزانین ئەوە ئاماژەیە بۆ قوتابیەکانی ئەیسای مەسیح، ئەو پیاوانە کە ئەیسا هەڵی بژاردن بۆ ئەوەی خۆیان بۆ ئاشکرا بکات. کاتێک ئەیسا بەو خەڵکەی کە لە ناو ماڵەکەدا بوون فەرمووی دایکم کێیە و براکانم کێن ئاماژەی بۆ قوتابیان و نێردراوانی کرد. لە ڕاستیدا ئەوان ئەندامانی خانەوادەکەی خودای. باسی خێزانی سەرزەویەکەی گۆڕی بۆ خێزانە هەتا هەتاییەکە کەوا لە دایک دەبێت و ناوی کلێسایە لە ڕێگەی پەیامی ئنجیلەوە. ناجوولەکە بوو بە هاومیراتی جوولەکە. نهێنیەکە ئەوەیە هاومیراتی جوولەکە و پێکەوە بوونە ئەندامانی یەک جەستە و هاوبەشی ئەو بەڵێنەی واتە ئەندامانی هەمان جەستە و هاوبەش لە بەهۆی ئەیسای مەسیحەوە پێمان دراوە. لێرەدا پۆلس وشەی جەستەی بەکارهێنا بۆ ئەوەی بیسەلمێنێت کە ئێمە جەستەی ئەیسای مەسیحین. دوایی بەردەوام دەبێت لە وەسفی بنەماڵە هەتا هەتایی خوددا. لە ڕاستیدا ئەو ئاماژە بۆ خانەوادەی ماڵی خوددا دەکات، چونکە لە ڕێگەی ئەوەوە واتە مەسیح هەردوو لامان لە یەک ڕوحدا ڕێ پێداوەرەتیمان هەیە بۆ چوونە لای باوک. کێن ئەوانەی هەموو خەڵک ئەوانەی باوەڕ بە ئەیسا مەسیح دەهێنن. بۆیە ئیتر نامۆ و بێگانە نین. لێرەدا پۆلسی نێردراو بیرۆکەکانی ئاراستەی خەڵکی ئەفەسۆس دەکات کە پێشتر بتپەرست بوون و دەڵێت. بۆیە ئیتر نامۆ و بێگانە نین، بەڵکو دەبنە هاوڵاتی لەگەڵ گەڵی پیرۆزی خوددا و بنەماڵەی خوددا. دەستەواژەی بنەماڵەی خوددا بەکاردەهێنێت. ئەمەش ئەوەیە کە ئەیسای مەسیح شکۆدار دەستی ئاراستەی قوتابیەکانی درێژ کرد و فەرمووی ئەمانەن براو خوشکم ئەوانەی خواستی باوکی ئاسمانیم جێبەجێ دەکەن. لێرەدا ئەیسا بناغەکانی دادەنا. بەڵام لە نامەی ئەفەسۆسدا پۆلسی نێردراو زۆر جار شێوەی مەجازیەکانی گۆڕی بۆ ئەوەی مەبەستەکەی بەڕوونی بگەیەنێت. گوتی بنەماڵەی خوددا لەسەر بناغەی نێردراوان و پێغەمبەران بنیاد نراون. ئەیسای مەسیحیش خۆی گرنگترین بەردی بناغەیە. بناغا دەبینین چۆن وشەی بناغا بەکار هێنا. پێشتر پۆلس ئاماژەی بۆ جەستەی مەسیحی کرد، ئەوەش مەجازی بۆ ڕوونکردنەوەی کلێسا. دوای ئەوە ئاماژەی کرد بۆ خێزان و خانەوادە بۆ ڕوونکردنەوەی واتای کلێسا. بەڵام لێرە پۆلسی نێردراو ئاماژەی مەجازی دەکات بۆ بنیادی تەلارسازی. بێگومان شتێکی سەیرە کە چۆن پۆلس چەند جۆرێکی مەجازی بەکاردەهێنێت بۆ ئەوەی نمونەی ڕوونکردنمان بۆ بهێنێتە دەربارەی کلێسا. بڕوام پێ بکەن هیچ مەجازێک نییە گوزارشت بکات لە ناوازەیی و جوانی بنەماڵەی خوددا کلێسای ئەیسای مەسیح. کەواتە دەبینن پۆلسی نێردراو ئەم شتە وەسف دەکات و دەڵێت هەموو خانووکە بە یەکبوون لەگەڵ مەسیحدا پێکەوە بەستراوە. گەشە دەکات هەتا ببێتە پەرستگایەکی پیرۆز بۆ مەسیح. ئێوەش بە یەکبوون لەگەڵ ئەودا پێکەوە بنیادراون تاکو ببنە خانووێک بۆ ڕوحی خوددا. لێرەدا ئاماژەیەک هەیە بۆ بنەماڵە خوددا و ئەیساش بناغا پێویستەکان دادەنێت لە ڕێگەی گواستنەوەی لە باسی بنەماڵە زەمینیەوە بۆ بنەماڵەی ڕوحی. ئەمەش دەمانبات بۆ پرسیاری بیرکردنەوە و وەڵامدانەوە. چۆن دەتوانین وەسفی کلیسایەکی خۆجێیی بکەین کە وەکو بنەماڵەیەکی خۆشەویست و یەکگرتو وەکو خوشک و برا لە مەسیحدا
خواستی باوکی ئاسمانی پەیڕەو دەکەن. لە ڕاستیدا ئێمە دەتوانین بە زۆر دەقی کتێبی وەڵامی ئەم پرسیارە بدەینەوە، بەڵام دەقێک هەیە بە کورتی وەڵامی ئەم پرسیارە دەداتەوە. وەڵامێکی چڕ و پڕ. ئەوەش لە نامەی پۆلسدایە بۆ خەڵکی ڕۆما بەشی 12 و ئایەتی 10 کاتێک ئاماژە بۆ بنەماڵە ڕوحی خودا دەکات، هەروەها بۆ عیسایش کۆدار کە باسی لەو شتانە دەکات وا لە ئایندە دەبێت. دوای ئەوەی کە کەلیسا لەدایک دەبێت دەڵێ یەکتریتان خۆش بوێ، واتە سۆز و خۆشەویستن خێزانی بەرامبەر بە یەکتر دەربخەن. وەکو دەبینین پۆلسی نێردراو جەخت دەکاتە سەر پەیوەندیەکان خۆشەویستنی خێزانی یارمەتیمان دەدات بۆ تێگەیشتنی واتای ئەوەی ئەندام بین لە بنەماڵەی خودا. عیسا خێزانێکی گشتی و کارای نەبوو وەکو بینیمان. خوشک و براکانی لە سەرەتادا ڕەتیان کردەوە، بەڵام لە کۆتاییدا پەسەندیان کرد. عیسا هەستی ئەو کەسەی دەزانی کە لە ناو خێزانێکی یەک نەگرتوو بێت، بەڵام وا خێزانێک پەیدا دەکات خێزانی خودا بۆ ئەوەی وەکو باوکێک بۆ خێزانێک قەرەبووی ئەو ناکۆکیە بکات کە لە ناو خێزانە ئادەمیزادا پەرتەوازەکان بکاتەوە. ئەمەیە جوانی ئەم دەقا کتێبیە کە دەڵێت بە خۆشەویستی برایانە بەدڵ یەکتریتان خۆش بوێ. لێرەدا وشەیەکی یۆنانی بەکاردەهێنێت، ئەوەش وشەی فیلادلفیایە. ئەم وشەیە بە ئاسانی دەڵێینەوە چونکە لە ئەمریکادا شارێک هەیە ناوی فیلادلفیا، لە ڕاستیدا پێی دەڵێن شاری خۆشەویستنی برایانە، بەڵام لێرەدا پۆلس ئەم وشەیە بەکاردەهێنێت و بۆ وەسفی کلێسا کە چۆن دەبێ ئێمە خۆمان تەرخان بکەین بۆ یەکتری بە خۆشەویستنی برایانە، کەوشەیەکی لە دوو بڕگە و بەواتای خۆشەویستنی برایانە دێت. ڤیلادلڤیا بڕگەی یەکەم بە یۆنانی ڤیلیۆ واتە خۆشەویستن کە لە پەیمانی نوێ بەکار هاتووە. بڕگەی دووەمیش ئەدیلڤیاس واتە برا. هەردوو بڕگەکە پێکەوە دەبنا ڤیلادلڤیا. پۆلسی نێردراو ئەم وشەیە بەکاردەهێنێت بۆ ئەوەی وەسفی ئەو ڕاستیە بکات کە ئێمە خوشک و براین لە عیسای مەسیح. لە خۆتان زیاتر ڕێز لە یەکتری بگرن. لێرە وەسفێکی زۆر جوان دەبینین بۆ ئەو مەبەستەی کە خوددا ویستی بۆ کلیسای عیسای مەسیح. حەزم لەم مەجاز و نمونەی ڕوونکردنەوەیە چونکە پێمان دەڵێت کە خوددا مەبەست و ئامانجی هەیە لە کلێسا. دەبێ خێزانی خوددا وەکو باوک و دایک بن بۆ خەڵک کە بۆ کلێسا دێن، بەتایبەت ئەو خەڵکە کە لە خێزانی یەک نەگرتووەوە دەردەچن. لە پەیمانی نوێ زۆربەی ئەو خەڵکە کە بوون بۆ ئەندامانی کلێسا لە خێزانی یەک نەگرتووەوە هاتن. ئێمە ئەمڕۆ پێویستیمان بەم تێگەیشتنەمان هەیە لە ژیانماندا وەکو کلیسا، وەکو بنەماڵەی خودا کە بتوانێت وەکو باوک و دایک بێت بۆ خەڵک لە گیرۆدەی گرفت بوونە لەگەڵ کەسوکاریان و هەوڵ بدات ئەو گرفتانە چارەسەر بکات. ئەمەیە بنەمای وانەی ئەمڕۆمان کە دەتوانین ناوی بنین بنەماڵەی ڕوحی خودا. بۆ ئەوەی ببین بە بنەماڵەی هەتایی خودا دەبێ باوەڕ بە عیسای مەسیح بهێنین و بە بەخششی ڕزگاریەوە وەربگرین. کاتێک دەچینە نێو خێزانی خوداوە و دەبینە ئەندام، دەتوانین ئەزمونێکی زۆر ناوازە بکەین پەیوەندی بە سۆز و خۆشویستن هەبێت لەگەڵ خوشک و برایانمان لە مەسیحدا، هەروەها تێگەیشتنی هەستەکانیان بۆ ئەوەی بۆ هەموو جیهان بیسەلمێنین کە ئێمە قوتابیانی مەسیحین.